لە سنووری پارێزگای هەولێر 53 بنکەی تۆماری دەنگدەران دەکەینەوە و ئێستا لە شاری هەولێر دەستمان پێکرد بەکردنەوەی تۆماری دەنگدەران لە قوتابخانەی بارزانی نەمر لە گەڕەکی ئازادی لە ناو سنتەری شار. لە کۆی 53 بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران 25 بنکە دەکەونە ناو شاری هەولێر و 28 بنکە دەکەونە دەرەوەی شاری هەولێر تاوەکو حاجی ئۆمەران و مێرگەسۆر و سیدەکە. هەر بنکەیەک لەو بنکانەی کە ئێمە ئەمڕۆ لە خزمەتی دەنگدەرانی شاری هەولێر کردوتمانەوە 6 کارمەند واتە بەڕێوەبەر لەگەڵ جێگری بەڕێوەبەر لەگەڵ 4 کارمەند لە خزمەتی دەنگدەرانی کوردستان و شاری هەولێری خۆشەویست دەبن. لە کۆی ئەو کارمەندانەی کە لە سەرجەم بنکەکانی پارێزگای هەولێر لە خزمەتی دەنگدەران دەبن ژمارەیان 318 کارمەند دەبێت. کۆی ئەو دەنگدەرانەی کە لە لیستی تۆماری دەنگدەران ناویان هەیە ڕێژەکەی بریتە لە 1,147,123 دەنگدەر. ئەم بنکانەی کە ئێستا ئێمە لە سنووری پارێزگای هەولێر کراونەتەوە کارەکانیان بریتی دەبێت لە نوێکردنەوەی تۆماری دەنگدەران.